ئازان لە دوای ناوبڕەکەەوە جاریکە سڵاوتان لێبێت لە هەواڵی دواترمان باست لە بەناوبانگترین پۆستەری فیلمە جیهانیەکانەکەین وەکو ئازانی پەیوەند پۆستەر بەرکەوتنی ڕاستە و خۆی نێوان بینەر و فیلمە پێکەوە کات ئاماژە بەوەکە کە ئەم فیلمە لانی کەم تۆ تێڕوانینە چۆنە بێ بۆی چۆن لە فیلمەکە تێگەیت تا چەند سەرنجت ڕاکێشێ تا چەند ئامادەکاری تیا کراوە تا چەند کارکتەرەکانە پیشانەیەت بۆیە گرنگیکی زۆری هەیە پۆستەر گەر بیرت بێت یان لە ساڵانی سەدەی 20 پەیوەند زۆرترین پۆستەر هەیە کە دەنگانەوەی هەیە و لە سەرەتای 2000ەوە و چەندینی کە هەیە دەنگانەوەیان هەیە ئەگەر جای بکەینەوە لەوانە بێت یەک دانە ڕۆژی بووە کە هەباسیان بکەین بەڵام من لەوانی کە زۆر سەرنجی ڕاکێشاوم کە لە مێشکما ماوەتەوە پۆستەری تایتانیکە تەسەوڕکەمە زۆرترین کەس زانیاری لەسەری هەبێ فیلمی تایتانیک و ویچیکە لە سەرەتای ساڵەکانی 2000 ساڵی 2008 فیلمی دارک نایت هەبوو کە باتمان بوو و جۆکەریش کارکتەرە خراپەکە و کارکتەرە باشەکە هەردووکیان وەکو یەک ناوبانیان بە شێوەیەکی بەرچاو بڵاوبوویەوە بگرەبوو بوون بە دوو بەرەشەوە کە بەشێکیان پشگیری خراپەکارەکەیان نەکرد کە جۆکەرە ئەوی تریان باتمان و ئەوەی جێگای دڵخۆشیە پەیوەند ئێمە شۆک و کورد بێبەش نین لە بەرەوپێشچوونی پۆستەری فیلمە جیهانیەکان یاخود فیلمەکانی خۆمان لە ڕووی سینەماوە کە میوانێکی خۆشەویستمان لێرەیە چەندین پۆستەری دیزاین کردووە ئەویش کاگالان زۆ بەخێر بێت با باس لە پۆستەری فیلمە جیهانیەکان بکەین وەکو ئاماژەی پێکەین لەوەی کە هەندێک جار پۆستەرێک وات لێ ئەکات کە تۆ بەشدار بچی بینینی بۆ ئەو فیلمە سەرنجت ڕابکێشێت و بچی سەیری فیلمەکە بکەیت. مەسەلەی پۆستەر بەڕاستی هەر لە سەرەتاوە گە تۆ باسی بکەیت سەرەتا ناساندنە ئەمجا بازارکردنە چونکە هەمیشە بە بازارکردن نییە ڕەنگە تۆ پۆستەرێ بکەی بۆ فیستیڤالێک یان بۆ کۆنفرانسێکی ئەدەبی بێت کە ئەمە بازاری نییە بە بازارکردن نییە تەنها کۆڕێکی ئەدەبیە بەڵام مەسەلەی ئەوەی کە تا چەنە گرنگی هەیە ئەکەوێتەوە سەر مەسەلەی کوالیتی بەپێی شوێنەکان ئەگۆڕێ بۆ نمونە ئەگەر سەیری وڵاتانی شەرقی ئەوسەد بکەیت ستایلی پۆستەرەکان جیاوازە سەیری فیلمەکانی هۆلیوود بکەیت جیاوازە لەبەرەوە تۆزێ شتەکان متەنەوعە بۆ فەرقی هەیە. جا ئێمە کۆمەڵێک لە پۆستەرە جیهانیە بەناوبانگەکانمان ئامادە کردووە پێم خۆشە ئێمە و بینەرانیش بینەری ئەو پۆستە جیهانیانە بین بزانین کوامانن کە لە جیهانە دەنگدانەوەیەکی زۆریان هەبووە. پۆستەری فیلمەکان بۆ پەرەپێدانی فیلم زۆر گرنگن وەک نوێنەرایەتێکی بینراوی فیلمەکە و جەوهەرەکەی ڕۆڵدەگەڕن. ئەوان یەکەم خاڵی پەیوەندین بۆ بینەران ئەمەش کاریگەریەکی سەرەتایی دروست دەکات کە دەتوانێت کاریگەری لەسەر بڕیارەکەیان هەبێت بۆ بینینی فیلمەکە. پۆستەرێکی باش و دیزاینکرا و تۆن و ژانر و توخمە سەرەکیەکانی فیلمەکە دەگەێنێت لە هەمان کاتدا زانیاری وەک ناونیشان و بەرواری بڵاوبوونەوەی فیلمەکە دەداتە بینەران. یەکێکی تر لە خاڵە گرنگەکانی هەبوونی پۆستەرەکانە لە سینەماکان و ئۆنلاین و لە شوێنە گشتەکاندا نمایش دەکرێن و دەگەنە بینەرێکی بەرفراوان و وا دەکات کەسانی زیاتر زانیاریان دەربارەی فیلمەکە بەدەست بگات. هەروەها دەتوانین یارمەتی دەربن لە پێناسەکردنی ژانری فیلمەکە بۆ نمونە ترسنە، کۆمێدی، ئاکشن بینەرانی دیاریکراو بکەنە ئامانج. زۆرجار پۆستەرەکان وێنەی سەرنجڕاکێش و ڕەنگ و دیزاینی لە بیر نەکراویان تێدایە بۆ ئەوەی جیاواز بن. ئەو زانیارانەی وەک ناوی دەرهێنەر و ئەکتەر و بەرهەمهێنەران کە لە پۆستەرەکاندا دەنووسرێت دەبێتە هۆی دروستکردنی متمانە لەگەڵ بینەردا. جۆرە جیاوازەکانی پۆستەر بە شێوەیەکی گشتی دوو جۆر پۆستەر هەیە کە زۆرتر بۆ فیلمەکان دروست دەکرێت و بڵاو دەکرێتەوە. پۆستەری سەرەکی کۆتایی ئەمانە ئامرازە سەرەکیەکانی بانگەشن کە زانیاری گشتگیریان تێدایە. پۆستەری تیزەر ئەمانە پێشتر بڵاو دەکرێنەوە زۆر جار زانیاری سنوورداریان هەیە بۆ ئەوەی سەرنجیان ڕابکێشێت. گاگالان تو وەکو دیزاینەری پۆستەر مەرجە سەرەکیەکانی پۆستەرێک بۆ ئامادەکردنی بۆ فیلمی سینەما چییە؟
مەسلەی دیزانی پۆستەر وەکو هەموو لایەنەکانی تری دروستکردنی فیلم فۆتۆگرافی سینەما فۆتۆگرافی لایەنی دەنگی لایەنی تەسویر ئەمانە هەمویان بەشیشی گرنگن و مەسلەی پۆستەریش خاڵی جەوهەری فیلمەکەیە بەڕاستی لەبەرەوەی بینەر سەرەتا پێشەوەی فیلمەکە ببینێ بەرکەوتنی لەگەڵ پۆستەرە هەیە هەمیشە پۆستەری جوانیش ڕەنگە ئەو قەناعەتە لە لای تۆ دروست بکە کە پێ دوابێن فیلمێکی باشە ڕەنگە واژ نەبێت بەڵام ئەمە زەرورە بۆیە لە هەموو دنیاە سەرەتا کە ئیش بۆ مەسلەی فیلمەکرێ پۆستەرەکرێ ئەم خاڵانی کە باسمان کرد گرنگە لە ئەوڵەوە حسابی بۆ بکرێ جا هەنێ جار لە سەرەتاوە ئەم کارە ئەکرێ زۆر کات پۆستەرەکان لە ڕێگای گرینسکرینەوە کرێ زۆر کات ڕەنگە ئیسفادە لە شۆتی ناو فیلمەکان کرێ مەیدانی فۆتۆی بۆ بگیرێ کە ئەمەش ڕێگایەکی ترە ئەگەر هەر ئەمانە نەکرێ هەرچەنە دەرەوە حاڵاتانە ڕوونەیە بەڵام لە کوردستانی خۆمانە بەڕاستی بەداخەوە لەگەڵەوەی کە هەوڵی زۆر باش هەیە بەڵام من هەمیشە لەگەڵ دەرهێنەرەکانە و کێشانم هەیە کە فیلمەکە تەواوەکەن ئەمجا بیلەوەکەنەوە چۆن پۆستەری بۆ بکەن چۆن بانگەشەی بۆ بکەن کە بەڕاستی زەرورە تۆ لە سەرەتاوە لانی کەم ڕۆژێک دوو ڕۆژ کەسی دیزاینەر یانە کەسی کە فۆتۆ ئەگرێ لەگەڵ دیزاینەرەکەیە لەسەر سێر لەگەڵ ئیشەکەیە بێ لەبەرەوەی من وەکو دیزاینەرێک کاتێک کە تۆ داوای پۆستەرێکم لە یەکەی ناتوانم وەکو دەرهێنەرەکە ئەو بابەتە هەزکە کاگالان مەرجە تۆ لە سەرەتای داڕشتنەوەی بیرۆکەی فیلمەکەەوە ئەگەداربی بۆ ئەوەی تەواو حەقی پۆستەرەکە بیت کە 100% لەبەرەوەی گەروانە کەم من لەوانەیە نتوانم وەکو پێویست ئایدەیەکم هەبێ بۆی لە 100% نایپێکم ئەو کارڕەنگە کاڵ و کورچێک بە ئیشەکەەوە دیارە. زۆر باشە کەواتە ئەتوانین بڵین ئێمە لە هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە دەرهێنەری زۆر بەتوانامان هەیە کە ناوەڕۆکی زۆر باش بۆ فیلمەکان دائەنن بەڵام ئەکرێت هەندێک جار لەوەی کە هەندێک فیلممان هەبێت بڵێن بینەرێکی باشی نەبووە هۆکارە سەرەتایی و سەرەکیەکەی ئەوە بووبێت لەوەی کە پۆستەرێکی باشی نەبوو بێت نەیتوانی بە سەرنجی بینەر بۆ خۆی ڕابکەشێت کاتێک کە من لەسەر شەقامێک پۆستەرێک ئەبینم نەیتوانی بێت ئەو کارلێکە لەگەڵ منێکا دروست کات لەوەی کە من بە پەرۆشە بم بۆ ئەوی کە بچم بینەری ئەو فیلمە بم 100% وایە چونکە بەپی کاتەکانە گۆڕێ ینی تۆ 15 ساڵ لەمە پێش گەربیری لە دروستکردنی فیلمێک کردایەتەوە ڕەنگە مەسەلەی بانگەشەوەکو ئێستا جیاواز ینی جیاواز بۆ بەڕاستی ئێستا شتەکان تۆزەکەی هەموو شتێک بۆتە سۆشیال میدیا ڕەنگە جاران تۆ لە ڕێگای فلایرەوە بانگەشەیەک بۆ فیلمێ بکەی لەسەر جادە ئۆتۆمبیلەکان بەڵام ئێستاوانی ئێستا زیاتر فۆکسی تەواو لەسەر مەسەلەی سۆشیال میدیایە لەبەرەوە کاتێک کە تۆ پۆستەرێک بتوانانی بانگەشەیەکی بۆ بکەیت کە ئەمە خۆی بە لە دنیای لایەنی دیاریکراوە ئەم شتانەکەن بەڵام لێرەش ناڵێم هەر نیمانە هەمانە بەڵام گە بە شێوەیەکی گشتی قسە بکەین زۆرینەی کات ئیشەکان ئەگاتە خاڵی کۆتایی ئەمجابی لەو ئەکەنەوە چۆن بازاڕی بم بە بازارکردنی ئەم فیلمە بکرێ کە ئەمە بەنسبەت منەوە کێشەیەکی گەورەیە لەبەرەوەی من وەکو بیداریش پێم وتیت نەتوانم وەکو پێویست حەقی بەمێ زۆر ڕاستە ینی ئافونکە هەنێ جار من لەگەڵ دەرهێنەرە بەرکەوتنم هەبووە ئیشێکی زۆر جوان زۆر کوالیتی لە هەموو ڕوویەکەوە کاتێک کە داوام کردووە بە فۆتۆکانمان کوا بۆ ئەوەی کە من بتوانم ئایدیا دروستکەم وێتی فۆتۆمان نەگرتووە ئەمە نەقسێکی گەورەیە بەڕاستی هاتوو من چیمان کردووە سکرین شۆتی ناوشۆتی فیلمەکانمان کردووە کە ئەمە زۆر لایەنێکی زۆر خراپە ینی ئەمە هەگەر هیچ چارەمان نمێنێ ئەم جابی لەواکەینەوە چونکە ڕاستە لەوانەیە کۆمەڵی فۆتۆ بۆ من بنێرێ لە ڕووی سایزۆ گەورە بن بەڵام ئەمانە دیتیل نین چونکە تۆ ڤیدۆ فرێمپێرسەکانتە فەرقی هەیە لەگەڵ مەسەلەوی کە فۆتۆی بۆ بگیرێ سکریم کرێ کۆمەڵ بابەتی تر زۆر ڕاستە هیچ دەرفەتێک هەبوو پۆستەرێکی فیلمێکی جیهانی تۆ دیزاینی بکەیت و دەڕێگی تۆ بێت من وەکو ئەوی کە لەگەڵ بیانیەکانە ئیشم کرد بێ نەخێت تەنها لەگەڵ ئێرانیەکان ئیشم لەگەڵا کردو نەرهێنە ئێرانەکان هەر ڕۆژهەڵاتەکان و هەم فارسەکانیش بەڵام و خۆی کە بەدەل لەوە بترازێ نەخێر بەڵام هەموو پۆستەرانی کە کردومە بەشێکی زۆریان لە فیستیڤاڵە جیهانیەکانە بەشداریان کردووە و چەندی جار خەڵاتی باشترین پۆستەریشم بردووە ئەمە بەڕاستی شانازیە زۆر باشە بۆ ئەو کارکتەرەی کە پێویستە تۆ لە پۆستەرەکەتا هەبێت پێویستە کارکتەرە سەرەکیەکە کاتێک کە من پۆستەرەکە بنە بێ ئەو کارکتەرە سەرەکیە کێبێت لە پۆستەرەکانە لە 100% ئەم شتە ناتوانین بڵێن وایە چونکە ڕەنگە فیلماندی بێ سێتوا کارکتەری زۆر باشی هەبێ پۆستەرەکە ئەکتەریتیانە بووە
سێریکەی ئایدایە ینی لۆکیشنێک یان بەشێک لە فیلمەکە کراوە بە پۆستەر بەڵام لە وڵاتی ئێمەیە بەڕاستی لە هەرێمی کوردستانە لەبەروەی کەشتەکان زۆر کۆن نین ئێمە هەمیشە ئیسفادەمان لە کەسە دیارەکان کردووە جا هەم ئەکتەرە یان هەنێ جار کەسێک خاوەنی فانێکی زۆرە بۆیە کاتێکە کە من مناقەشەوە لەگەڵ دەرهێنەرەکەیەکەم زۆر فۆکسی لەسەرەوەی کە بێ مەکتەرانە دیار بن چونکە لە ڕێگای ئەمانەوە ئەم هەوڵ ئەیە بە بازارکردنەکەی باشتر بێ کەواتە هە لەسەر ئەوە ئەلوانەیە هەندێکجا ئەو کێشەیەتان بۆ دروست و بێت لەوەی کە هەموو ئەو کارکتەرە دیارانەی کە لە فیلمەکە بەشداریان کردووە ئەیانەوێت لەسەر پۆستەرەکەش دەرکەون هیچ کاتێک وەکو دیزاینەرێکی پۆستەری فیلمەکان ئەو کێشەیەتان بۆ دروست چەندین جار من تووشی ئەو حاڵەتە بۆم ینی سێرەی لە دەرەوە هاوڕێشن ئەکتەرن بێکەوە بەڵام هەیە کە من ئەبێت بارزتر بم من ئەبێت گەورەتر بم چونکە هەمیشە تۆ لە پۆستەرەکان ناتوانانی هەمویان بێک سایز توان لە پۆستەرا بەڕاستە بێ بوعدێک هەبێ بێ منزور هەبێ تەوازن هەبێ بۆیە ئەم کێشەیە هەیە بەڵامی تر دوجاریش ئەکەوێتەوە سەر دیزاینەرەکە چونکە ناکرێ من هەمیشە گوێ لە ئەکتەرەکان بگرم یان گوێ لەوان بگرم بۆی کە من چی بکەم من دیزاینەکەم بۆ ئیشەکە گرنگ ئەوەیە لە دو جارە ئێمە بتوانین کارێک بکەین کە شتێکی جوان پێشکەشکەین لە خزمەتی ئەکتەر و فیلمەکەش ئەبێت بەڕاستی بێت کە سەیری پۆستەرەکەت کرد ئەو لایەنانە بیر لێ نەکەیتەوە کە کێ پێی ناخۆشە کێ عاجز ئەبێ ئەوەی کە گرنگە ئەوەیە کە چی بکەین بۆی کە کاتێک کە تۆ سێری ئەم پۆستەرت کرد ئایدایەک ڕوئیەکە هەبێت لەسەروەی کە بزانی ئەم فیلمە باسچێک زۆر ڕاستە کاگالان لە قسەکەی خۆت و باس لەوە کرد کە ئێستا گۆڕانکاری بەسەرەوەی هاتووە کە پۆستەرێک لەکوێ بڵاو بێتەوە شێوازەکانی ئەگۆڕێت جاران کە لە گۆڤارێکەوە کە بڵاو ئەبووە بە شێوازێک بوو ئەگەر لێت بپرسم جیاوازی پۆستەرێک کە بۆ گۆڤارێکی ئامادەکی جیاوازەکە چێ لەگەڵەوەی کە بۆ میدیای نوێ ئامادەی ئەەکەیت مەسەلەی گۆڤار تۆزێت جیاوازە متەنەوەعە ینی ئەگەر بۆکو مقارنێکینەوە بۆی کە پۆستەرێک بۆ گۆڤارێ دروستکەی چۆنەوە لەوەی کە فیلمێک لەبەرەوەی لە ناو گۆڤارەکەیە کۆمەڵی حاڵەتی جیاوازمان هەیە حاڵەتمان هەیە ڕەتی هەیە بە بابەتی ڕۆژانەوە ینی هەنێ ڕووداو هەیە کە ڕوئەیە بارز ئەکرێت لە مەسەلەی گۆڤارەکەیە هەنێ جاریش ڕەنگە کۆمپانیایەک پارێکی باشتر بات بۆەوەی کە لە بەرگەکەیە بارەستر بێ ئەمە حەقێکی شەرعی خۆیەتی و لە دنیا شامشتاگرێ لە هەرمی کوردستانە لە یازالی شامشتاهرەکرێ سپۆنسەری ئەم بەقوترە هەنێ جار خۆ کەسەکە ڕەنگن کۆمپانیا نەبێت و پارەشی نەیاوە سەرکی زۆر بارزە بۆ لەبەروەی کە ئەم شخصیەتە ئەم کارکتەرە لەو چەند ڕۆژەیە لەو مدەیە بابەتی گەرمی میدیاکانە بۆیە خاوەنددارێتی کە گۆڤارەکە ئەکا بیلەوە ئەکاتەوە چی بکە بۆی کە براندینگ بۆ بیڵزەبێت ئەو بابەتە چییە بۆ ئەوەی کە وا بکەم کە من بینەری زیاتر لە خۆکەم اینجا من پێم خۆشە لەسەر پۆستەری فیلمی ئالوودا بزانین ئەم پۆستەری فیلمی ئالوودەیە کەمێک کورتتر بۆمان باس بکەیت کاکشوان یەکێکە لە کارکتەرە ڕئیسەکانی فیلمی ئالوودا شوان عەتوو هەڵبەت من فیلمەکەم هەمووی نەبینی بەڵام شۆت دانیشتین سێری هەنێشتمان کرد لە کاتی دروستکردنی پۆستەرەکە بیرزەبێت پێشەوەی کە پۆستەرەکە بکەم لەوە تێگەیشتم کە کاکشوان بۆ ماوەیەک لە ناو بەندیخانە ئەمێنێتەوە و تووشی مەشاکیلی زۆر ئەبێ بۆیە لە ناو ئەم پۆستەرە تاکیەیە جا ئێمە گەر ئێوە متابعاتان کرد بێت لە پۆستەرە کولیمە کوردیەکانە یین پۆستەری تاک دروستەکەین بۆ ئەکتەرەکان بۆی هەر یەک لە لای خۆیانەوە کە پێشتر باسم کرد سێرەکی ئەم فۆلۆوەری زۆرە ئەو زۆرە هەمووی لە لای خۆی شێری بکە بە خۆشەویستی بۆ ئیشەکەی ئەمە بینەرێکی زۆر کۆکاتەوە هەرچەنە کاکشوان بەڕاستی خۆی ئەکتەرێکی دیاری باشە نوادنێکی زۆر باشەکە لە ئالوودا فیلمەکە جوانیش بوو بەگشت هاتم مەشهدێکم بەکارهێنا لەو فیلمەیە کە کاکشوانی تایە فیلمی سپیکەر ئەمە بە خۆشحاڵیەوە لە ئەوروپا خەڵاتی باشترین پۆستەری برد فیلمێکی کورتە پێم وابێت 13 دقەیەکە هەڵە نەبم هەر کاتکەم فیلمت بینی بەڕاستی گە سەیری بکەی لە ڕووی تەکنیکەوە تەکنیکی زۆر بەسیط بەکار هاتووە بەڵام لە خزمەتی ئیشەکەیە و هەر کات ئەم فیلمە ببینیت ئەم شۆر فیلمە ببینی ئەزانی کە ئەم سپیکەرە بۆ لێرەیە لەبەرەوە ئەمە زۆر مهمە لە مەسەلەی پۆستەرە هەمیشە جوانکاری مهم نییە زەوەکو پێم وتی دەمە ڕەنگە تەکنیکی زۆر بەکار ناتبێ بەڵام پڕاوپڕی ئیشەکەیە
زۆر ڕاستە ئەم فیلمە لە دەرهێنانی ئالان هەمووانە بەڵێ دەرهێنەریشی باشە ڕێزسڵام بۆی هەیە زۆر دەستخۆش تۆ لی پرسییا من لی پرسم باشە لە زۆربەی بەرنامەکانمانە خۆستا بەدەست ئێمە نییە زیرێکی دەستکرد هاتۆتە ناوەڵێت بە شێوەیەکە کاکەوە تۆ تاوی زۆربەی جار پرسیار لەو کەسە ئەکەین کە ئارتستیان هونەرمەندە بە هەر شێوێک لە بەشەکەی خۆیان بسام زیرێکی دەستکرد کێشەی بۆ دروست نەکردو تو ئەو هەموو هیلاکە بی پێوەی ئەستا من کە نووسراوە سپیکەر کە سەیری پۆستەرەکە ئەگەر ناوەکەشی لەسەر نەبێ مێشکە ئەڕات بۆ چی و باز لە چیەکە بزانین زیرێکی دەستکرد ئیشەکەی لە تۆ تێک نەیەوە خۆی بەڕاستی ئینسانە بێ لەگەڵ سەردەمەکانە خۆی بگونجێنێت زیرێکی دەستکرد لەوانەیە لایانی باشێ بێ لانی خراپیشێ بێ لایەنە خراپەکەی ئەوەیە کە شتەکان بە جۆرێک ئاسانەکە کە دەرفەتی ئەوە بۆ کەسێک نایڵێتەوە کە ئینسان اختصاص وەرگێت لە مەجالێکا قوڵ بێتەوە چونکە فرێ ئەوە ناکەوی لە پێشترا من ڕەنگە هەنێ ئیش هەبووە بە ڕۆژێک بتوانیمەوە بیکەم ڕەنگە ئێستا لە ڕێزیرێکی دەستکردەوە دەدەقم پێ نەچێ زۆر ڕاستە لەلایەکەوە من ڕەنگە باشم لە خزمەتی ئیشەکەی منابێت پرۆسەکەمان خێراتر ئەکا لە ڕووی کوالیتی وەشتەکان فڕەکە بەڵام لە لایەک کەشەوە ینی وەکو پێم وتیت دەرفەتی ئەوەی نەهێشتووە کە من زۆر قوڵبمەوە چونکە فریاناکەوین تا تۆ لە بەر شتێکا قوڵەبییتەوە ئەمە هەڵبە دەمای لاقی بە پرۆگرامینەوەیە دوای شتەکان چێکی تۆ بەجێ ماویت ڕاستی ئەگەر لە مەجالەکەش هەیشکەیە بێ ئاگاداری ئەوە بیکە چێ گوزەرێ ژانی فیلمەکان تا چەند کاریگەریە لەوەی کە کاریگەریە بێت لەسەر ڕەنگی پۆستەرەکە بۆ نوێژانێکی کۆمێدیا ترسناکە یاخود ئاکشنە ئەمە کاریگەری ئەبێت لەسەروی کە تۆ بتەوێت چ ڕەنگێک لەو پۆستەرەیە بەکاربێنیت خۆی هەمیشە لە دنیا ڕێنەکان مانای هەیە کە بی لە باڵێن باسی ڕەنگی ڕۆشەکەین یەکسەربی لە شتی خەمناک و شتی بێتاقەتی و ڕەنگی سوور یانی ئەمانە ئەمە شتێکی ستاندەرە لە دنیا بەڕاستی ئەمە عیلاقی بە ئێمە نییە بەڵام هەمیشە ینی من لەگەڵ دەرهێنەرەکانە کاتێک کە باسی فیلمەکە ئەکەینیان ئەیبینم هەنێ جار دوای مۆنتاژ بۆم دەرەکەوێت کە ڕەنگی ئەم پۆستەرە چییە فیلمەکە گرنگە بەڕاستی تۆ ڕەنگی پۆستەرەکەشت دوودان دەرنەچێ ئیژەکەمان لەبەرەوە 100% مەسەلەی ڕەنگ زۆر گرنگە بەڵام بۆ چۆنێکە من تێبینەکەم زۆر بکات پۆستەرەکان ڕسمێکی ڕەنگێکی ماتیان هەیە ڕەنگێکی تاریکیان هەیە بۆچی وایە ڕەنگە بەرکەوتنی تۆ زۆر وا بوو بێ ژینایە سەخۆ لە فیلمە کوردیەکانیش فیلممان هەیە زۆر هایلایتە زۆر ڕەنگی کاڵە بەڵام بەس بە گشتی ڕاستە مودی سینەما تۆزێک 100% خەفەتایی تو فیلمێکت هەبێت کۆمیدیا بێ بەڕاستی ناتوانێت ڕەنگی تاری بەکاربێنی لە پۆستەرەکەشان ناتوانێت فیلمێکی ئەنیمێشنت هەبێ هەر لە خۆ حەزەکەی ڕەنگەکانت زۆر بارز بێت تێگەیت زانی بەپێی بابەتەکانە گۆڕێ زۆر ڕاستە کاک ئالان کەواتە هەماهەنگی ئەکتەر یاخود بڵێم دەرهێنەر یاخود بڵێم خاوەنی فیلم خۆستا تەنها لەو ئەنە نەوەستاوەتەوە کەسێک کە خۆی فیلمەکەی بەرەمێنە خۆی هەمووی گرتوۆتە ئەستۆ هەماهەنگی ئەوان چۆنت چاوەڕێ ئەکات کە تو هەموو شتەکە بخەیتە بەردەسی یاخود ڕەئی هەیە یاخود کاراسانی نییە بۆ ئەوەی کە دیزاینەری پۆستەر خۆی سەلاحەتی تەواوی هەبێ بەسەر ئیشەکەەوە ناتوانم بڵێم لە 100% سەلاحەتی ئەو شتم هەیە و ئەویش ناتوانێت جەخت لەسەر کۆمەڵی شت بکاتەوە لەبەروەی کە کاتێک کە ئێمە دانیشن بێکەوە ئیشێکی کارێکی هونەریەکەین هەردووکمان خاوەنی بیرۆڕین و مناقەشەیەکی باشەکەین لەسەر بابەتەکە بەڵام لە ڕووی ناوەڕۆکەوە زۆر کار بنجە ڕەنگە من ئیشێ بکەم کە لە خزمەتی ئیشەکەی ئەوانە بێت جەمپێک بێ لە مەسەلەی پۆستەرەکەیە ئەمە لەوانەیە بێ ئاگایی من بێ بۆ مەسەلەی فیلمەکە وەکو پێم وتی پێشتر ئەوەی کە لە مێشکی ئەوایە لە مێشکی منان نییە بۆیە هیچ ئیشێک لە سەرەتاوە تو یەکسەر ناتوانین بێتە پاینەڵ ینی هەردیشێک لەم پۆستەرانە بە کۆمەڵێک تەجروبەی زۆر ئاڕۆشتوین تا هەوگەیشتنە نەتیجەیەک دەستەکانە خۆش بێت بەڕێز کاک ئالان عەلی دیزاینەری پۆستەر زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ ئێوارە لەگەڵمانە بوویت زۆر سپاس.